نەخۆشیەک ئاژەڵەکانی لاواز کردووە. مانگە و مەڕووبزن تووشی نەخۆشیەکە هاتوون. ناتوانن بە ڕێگادا بڕۆن، لاواز بوونە، وەک پێویست توانای خواردنی خۆراکیان نەماوە. ئەم شوانکارە لە ناوچەی دەشتەهێرتی برادۆست بەهۆی کاریگەری نەخۆشی بەشێک لە ئاژەڵەکانی مردار و لاواز بووە. باران نێتن نەخۆشی زیاد دەبیتن نەخۆشیە هەیە هەم نەخۆشیە هەیە هەی تەبەکێ هەیە گریزەر چێبیە هەی هەمە لە ئەوەی کە بێقەدرە لێرە ئێستا ماڵاتە لەبەرەوە هیچ کەسێک بە باڵاتیوی نادا دکتۆر نییە سەردانین بکە دەرمان فرۆشی لە بازاری گەلک زۆر بووینە دەرمانت ئەدەتێ ئەرێ چه حیبی هەیە ماڵاتی تو ئەرەی شلەیە ئەبێ ئەو دەرمانەی لێ دەکا و دەرمانەی تینی لێ ئەدەی لە باتی چا ببی ئەمری. نیگەرانن ئاژەڵدارانی برادۆست لەوەی پزیشکی ڤێتێنەری لە سنوورەکەیان کەمە. ئەستەم بووە چارەسەری نەخۆشەکانیان بۆ بکرێت. ئەم نەخۆشیانەی بەرۆکی ئاژەڵەکانیان دەگرێت کەمترین پشکنینی بۆ دەکرێت. پزیشکێکی ڤێتێنەریش هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم نەخۆشیە دەخاتە ڕوو. لەگەر بارینی باران و ئەو شێداربوونی هەوا ئەم نەخۆشیە زیاتر سەڵهەڵدا. ئەم نیشانەکانی ئەم نەخۆشیە کولبوون یاخود تلۆغبوون لە ناو بۆشاییدە و نێوان سمەکان و هەروەها لیکێکی زۆر دەردەدات و تووشی شەلین دەبێت و پلەی گەرمی لەشی بەرز دەبێتەوە و بە زووی لاواز دەبێت و لە خواردن دەکەوێت. برادۆست بە یەکێک لە ناوچە گرنگەکانی کەرتی ئاژەڵداری دادەنرێت. لەم سنوورە 1210 هاوڵاتی کاری بەخێوکردنی مانگە و مەڕووبزن دەکەن. تەنها یەک بنکەی ڤێتێنەریش لەم سنوورەدا هەیە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.